ماوەی چەند مانجێکە لەلایەن سوپای تورکیاوە سنوورەکان هەرێمی کوردستان پێشێل دەکرێت و دەسەڵاتدارانی هەرێم و ناوەندیش لە ئاستیدا بێدەنگن بە جۆرێک سوپای تورکیا بە پاسایی بوونی گەریلاکانی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە لەو ناوچانە سەرجەم ناوچە سنووریەکان بۆردومان دەکات چاودێرێکی سیاسیش ئاماژە بۆ ئەوە دەکات ئەنجامدانی ڕفراندۆم بە بڕیارێکی تاکلایەنە دۆخێکی وەکو ئێستای هێنای ئاراوە بە جۆرێک بەشێک لە سەرکردایەتی کورد بە ئەنجامدانی ئەو ڕفراندۆمەی هیچ پشتگیرێکی نێودوڵەتی و نێوخۆیی نەبوو کێشەکانی کوردی بۆ زیاتر لە 50 ساڵ گەڕاندەوە دواوە مەترسێکی گەورەی هەیە ینی هەرچەندامە خاچ خۆمان لێ باکووری کوردستان کە بەشە گەورەکەی کوردستان لەوەیە بەڵام کە دێتەوە ئەمە زیاتر مەترسی لە بۆ ئەم پێگەی ئێرە هەیە کە ئێمە هەرێمی کوردستان لە ساڵی 91ەوە کە ئەم ناوچێ لە ژێر قەڵەمڕۆی کورد خۆی دایتەوە قوارەیەکی کوردی هەیە ئەمە لە داهاتوودا دەبتە مەترسیت ڕۆژگارێک دادێ وەکو قوبرسی لێ دێت تەواو ینی دەبێتە بەشێک لە خاک و لە شوێنی خۆی و مانەوەی خۆی و ئەمە مەترسێکی گەورەیە بۆ دوا ڕۆژی وڵاتەکەمان ریفراندۆم تەنها گاڵتەجاریەک بوو کۆمەڵێک بەناو قیادەی کوردی بۆ هەندێک تموحی حیزبی خۆیان و هەندێک شتیوە ناجینان ریفراندۆم و سەربەخۆی دوشتی زۆر لێک جیاوازە ریفراندۆم لە کاتێکدا دەکرێت ئەگە دوو کەس دوو لایەن بگەنە یەک بگەنە ئەنجامی ڕێککەوتنێک اینجا ریفراندۆم دەکرێت کە ئەتا 100 ساڵ کەش دەبی کورد بەس گاڵتەی بۆم ریفراندۆمە بێتن بەس دەبێتن بگرێتن ینی ریفراندۆم تەنها بەردێک بوو ئەوانەی کە ئەنجامیاندا بەردێکی گەورە بوو بەردێک بوو هینیان بەسەر سەری ئەم وڵاتە و چارەنووسی ئەم وڵاتە و دوا ڕۆژی ئەم وڵاتەدایاندا لە ئێستادا سوپای تورکیا بە قوڵایی 20 کیلۆمەتر خاچ هەرێمی کوردستانی بەزاندووە و چەندین بنکە و بارەگای نوێی لەو ناوچاندا جێگیر کردووە ئەو هاوڵاتیانەشی نیشەجێی سەر سنوورەکانن بەهۆی دلە ڕاوچێ و بۆردومانەکانەوە بەشێکی زۆریان ئاوارە بوون و ماڵەکانیان جێهێشتووە پارێزەرێکیش ئاماژە بۆ ئەوە دەکات دەسەڵاتدارانی هەرێم بە سەردوو بنەماڵەدا دابەش بوون و هەریەکیان لە بەرژەوەندی حیزبدا کار دەکەن و تا ئێستاش ئیدانەی لەشکرکێشەکەی سوپای تورکیایان نەکردووە لە داهاتووشدا مەترسی ئەوە دەکرێت خاچ هەرێمی کوردستان لەلایەن وڵاتانی دراوسێوە داگیر بکرێت ئەنجامی ئەو ریفراندۆمە نابەرپرسیانی وەروە ئەو ریفراندۆمە تاگلانە کە ئەو بوو 151 خاچی کوردستان لەدەسترا بە تایبەتیش کەرکووک و خانەقین و دووسخورمات و شنگال و چەند هە ناوچەی مەخمود و چەندە ناوچەی گرنگ کە بەداخەوە نیوەی کوردستان دەتوانین برین ئیدارەی کوردی وەروە هێز دەسەڵاتی کوردی لەو ناوچانەدا نەما بۆی ئەمە تورکیا لەو بازنەیدا هاوکاریی زۆر باشی عێراقی کرد و هاوکاریی ئێرانی کرد ئەمڕۆکەش کە سەیر دەکەین بەرامبەرەکەی کە حکوومەتی عێراق و کە خاچی هەرێم کوردستانی باشوور کە بەشێکە لە عێراقدا ئەمڕۆکە کە دەبەزێندرێ عێراق ئیدانەیەکی زۆر شەرمنانەیە خودت هەڵوێستیش زۆر شەرمنانەیە ئەمە دەتوانم برێم ئەو تەنسیقەیە کە ئەو کاتێک کە تووچ هاوکاریکردن ئەوانش هاوکاری دەکەن لۆ لێدانی هەم زایبکردنی کوردستانی باش هەم لێدانی توانم برێن پارتی کرێکارانی کوردستان پەکەکەیە بێ هەڵوێستی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بەلای من و هیچ جێگای سەرسوڕمان نییە چونکە لە ماوەی 27 ساڵی ڕابردوو دەسەڵاتداری ئەم دەسەڵاتە بەڕاستی دەسەڵاتێکی نیشتیمانی نەبووە چونکە دەسەڵاتەکە دەتوانین برین لە چەند شتێکدا کۆبری یاخود بنەماڵەیی بووە یا خێڵ بووە یاخود حیزب بووە لەو شتانە یا ئەوە لەو شتانەدا کۆبوویتەوە مەسلحەتی دوو حیزبی ڕئیسی بووە ئەمانە هەر کاتێکی مەسلحەتیان زۆر بەکەمی مەسلحەتیان لەگەر میلەتەکەی خۆیان بوو زیاتر بەڕاستی مەسلحەتیان لەگە داگیرکەرانی کوردستان بوو بە تایبەتیش لەگەر ئێران و تورکیا بۆ کە دوو جەنسەی زۆر گرنگن کە کوردستان بەسەدا بەشکراوە لە دوای ڕفراندۆمەوە لە 25 ئەیلولی ساڵی ڕابردوو لەلایەن دەسەڵاتدارانی هەرێمەوە 150 خاچ هەرێم و ناوچە دابڕێنراوەکان ڕادەستی سوپای عێراق کرا لە ئێستاشدا سوپای تورکیا بە بیانووی جیاجیا لەشکرکێشی لە خاچ هەرێمی کوردستاندا ئەنجام دەدات بە جۆرێک بە قوڵایی 20 کیلۆمەتر هاتووەتە ناوەوە و بەردەوامیشە لە پێشڕەوی و بەزاندنی سنوورەکان تا ئێستاش دەسەڵاتدارانی هەرێم و ناوەند بە 1 و 6 ئیدانەی ئەو ڕەفتارەی تورکیایان نەکردووە زریان سەدیق کەناڵی ئاسمانی پەیام هەولێر